عومەر ئەحمەد دانیشتووی قەزای پێنجوێنە و سێ ڕۆژە لەسەر لەبایەنیەکی زووەوە بە مەبەستی دەرهێنانی پاسپۆرتی عێراقی دێتە شاری سلێمانی. بەڵام پاش تەواوبوونی دەوامی فەرمی بەڕێوەبەرایەتیەکە بەهۆی وەستانی هێڵی ئینتەرنێتەوە دەست بەتاڵ دەگەڕێتەوە و ناتوانێت مامەڵەکەی تەواو بکات. تقریبی ئەمە سێ ڕۆژە هاتوین ئەنتەرنێت نییە، لە بەغاوە ئەنتەرنێت نییە و تایشەکەمان هەیە لە پێنجۆن هەیە لە دەربەنی خانەوەیە هەیە لە مانتیقەکانی ترۆیەت خەڵکەکە بێزار بوو. پاساپۆرتی سلێمانی هاوکاریەمەی کردووە بە تەواوی هینیەمەی کردووە، کێشە لێرە نییە، کێشە لە سیستەمەکەی بەغا هەیە. لە دۆخی ئاساییدا ڕۆژانە بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی توانای تەواوکردنی مامەڵەی 1000 هاوڵاتی هەیە، بەڵام لە ئێستادا بەهۆی کێشەی هێڵی ئینتەرنێتەوە کە سەرچاوەکەی بەغدادی پایتەختی عێراقا ڕۆژانە تەنها 300 بۆ 400 کەس مامەڵەکانیان تەواو دەکرێت. نەخۆشمان هەیە، خاوەن پێداویستیمان هەیە، ئەوە شوێنێکی جیاوازمان بۆ کردوێتەوە، لەوێ کاریان بۆکەین، ژنان و مناڵانیش بەجیا کاریان بۆکەین بۆ ئەوەی زۆر قەڵەباڵغا پیاوەکانیش بەجیا. بەڵام ئێمە لە کۆتاییە هەر ئەتوانین ڕێژەیەکی کەم بەڕێخین. بۆ نمونە ئێمە لە دوێنێ 1 ساعت هاتوێتەوە، لەو ساعتەیە زیاد لە 350 هاوڵاتیمان بەڕێخستووە لە 1 ساعتە. بەڵام ئەو ڕێژەیە هەر ناگاتە ئەوەی کەوا ئێمە چەند هەزار هاوڵاتیەک کۆبەتەوە. بەهۆی ئەم گرفتەوە کارمەندانی بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی ڕۆژانە زیاتر لە کاتی ئاسایی خۆیان کار دەکەن و قەرەباڵغیەکی زۆریش لەناو بەڕێوەبەرایەتیەکە دروست بووە. بەهۆی ئەوەی لە ڕۆژێکدا تەنها 1 کاتژمێر هێڵەکانی ئینتەرنێت کار دەکەن و لەو کاتەکەمەشدا ناتوانرێت مامەڵەی سەرجەم هاوڵاتیان ڕایی بکرێت. ئێمە خۆمان ڕۆژانە پەیوەندیمان هەیە لەگەڵ بەغایە سەبار بەم سیستەمە، لە کاتی هاتنی خەتەکە خۆیان تەلەفۆنێکمان بۆکەن، جاری وایە خۆی بەس کاتەکە دیار نییە پێمان ناڵێن ساعت چەند خەتەکەی. لە کاتی ئەوە کە خەتەکەەوە سلێمانی کە سیستمی ئینتەرنێتەکەی شەکاڵێک ئەوە خەتەن هەیە ئەدوانیش بۆ هەوڵاتیان بکەین. ئەو پەڕی ساعت و نیم بە 2 ساعت خەتەکە دێکە ئێمیش بۆ هەوڵاتیانەکەی دەکەین. ڕۆژەکە دۆ حساب بکە 1000 کەس دێ، 1000 بۆ 950 کەس دێ، لەو 950 کەسە لەوان 350 بۆ 400 کەسێکی بۆ بکرێت لەو کاتەیە کە خەتەکە دێ. بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی لە پێناو خێرەڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان بڕیاریاندا لە ڕۆژی یەکشەممەی هەفتەی ئایندەوە کاتی کارکردنیان بگۆڕن بۆ کاتژمێر 2 پاشنیوەڕۆ بۆ 6 ئێوارە. هاوڵاتیان تەنیا لەو کاتەدا دەتوانن سەردانی بەڕێوەبەرایەتیەکە بکەن و مامەڵەکانیان تەواو بکەن. دنیا سەباح، تۆڕی میدیایی ئێستا، سلێمانی.